خواکە هەرزایشم کرد شارەزە دەهەڵێ بۆ ڕوژە وای ژیانەکەم تۆ پێم بڵێ چی کرد لەگەڵ ئەو ڕەز و باکەیە تخوا پێم وتی باسی باخ و ڕەز مەکە وەختی ئەوە نییە من ئەمەنەیە لەسەر دڵم خەریکە شەقە بم بۆ ورە داخل ئەو مەکتەبە ماقولە مناڵەکانمان لێرە بڕە بۆ بنی دنیا بۆ خوێندن ئەی بۆ هەڵمەچنەوە مەکتەبە چاکەینەوە برامەی هاوار بووە بە کەلاوە بەخوا ڕاستە فەرمی ڕاست کاوسە پێویستە هەرەوەزێکی بۆ بکەیت شوێنی مەکتەبە کۆنەکە چاکەینەوە بۆی مناڵەکانمان نەچن بۆ دەیەکتر ئەی ڕەحمەتی خەر چاو یاخوا بەخێر بێت بەخێر بێت یاخوا بەخێر بێت ئەوە چییە سەرتان کردووە بە یەکا باس چیەکەن لەگەڵ کاعوسمانە باسی شوێنی مەکتەبە کۆنەکانکەی ئەڵێن با مناڵەکانمان نەچن بۆ گودێکی تر بۆی لەوێ دەرس خوێنن هەرەوەزێ بکەیت هەر لەم دیا هەرە و مەکتەبەش کە بن کاکەوە ئەوە دوومان زیاترە بێ ئاوای لاتۆ کەس خۆی ناکا بە خاوەن وەڵاهی باوکم ڕازەکەی وەڵاهی ئیهمالین دانیشتوین بێخەم و خەیاڵ کاکە مەکتەبەکەمان ئێمال کردووە کاکە با هەوڵێ بین چاکیکەینەوە برا یە باوکەکە منیش وا ئەڵێم بە قوربان منیش ئەڵێم با هەڵسین کوڕووکاڵ کۆ بکەینەوە ئەو مەکتەبە وێرانە چاپ بکەینەوە ئەشۆبیلا ڕاستەکەی هەتا ڕۆژێ زووتر ئەو مەکتەبە چاکرێتەوە درەنگە زۆر باشە ئەو ڕۆژەی کەویستمان چیتیا بکەین هەچی گەنجانی ئاوایە تەبلیغیانەکەی نەچن بۆ سەرکار جلی ئیش لەبەرکەن و بچن بۆ شوێنی مەکتەبە کۆنەکە ڕازەکەی وا ئێمە دەست پێیەکەین بەڵام ئەی بیرتان لەوە نەکردوێتەوە کێ وەستایەکەمان بۆ بکە کێ دیوارەکانی هەڵچنێ بۆمان برا وەڵاهی ڕاستەکە خۆ بە ناشکوری نەبێ ئەم دێ ئێمە وەستایشی تیانی ئەو دیوارە دروستکە ئێمە بۆ وەستایەک بۆ دروستکردنی بینایە لا دیوارێ ئەبێ بچین دێ بگەڕین ڕای خۆ من بیریەوەم نەبوو ئێمە کەسمان دەستی وەستاییمان نییە ئەی چی بکەین هین با بە حەمەلاو بڵێن کاکە من چەند جار دیومە حەمەلاو دیواری بۆ خۆی هەڵچنیوە کورە تۆ باسی حەمەلاوی چیەکەی حەمەلاو فڕی بەسەر جمهورەوە نییە حەمەلاو دیواری حەوجەکەی خۆیانی چاکرد بەشی سێ ڕۆژی نەکرد ڕووخایەوە باشە بەڕاز ئێوە دیواری خۆی وەڵا دیوارێکی ڕێک و پێکە ئەو چێ بۆی دروست کردووە دیوارەکەی حەمەلاو وەستا هاشم بۆی دروست کرد کاک هاشمی خۆمان هاشم وەستا نییە بە سەلیقەیە خۆی بەدەستی خۆی خانی ماڵی خۆی دروست کرد پێویستی بە وەستا نەبوو دەیترەوە وەستاییە خۆ چیتر دیوارێکمان بۆ دروست کردەوە با هەمومان بڕین بۆ لا وەستا هاشم و پێی بڵێ تەکلیفی لێ بکەیت بەخوا هاشم پیاوێکی پیاوانەیە و قسەمان ناشکێنێت نانا باوەڕ ناکەم قسەمان بشکێنێ بچین بۆ لای باشە باش تازووە باشە ئەچین بۆ لای و پێڵێن ئەڵێن هەرەوەزێکمان لەگەڵا بکە و یارمەتی تێن و ئەو شوێنی مەکتەبەمان بۆ چاکە زۆر باشە بەڵام بەخوا باوەڕ ناکەم ئێستا لە ماڵەوە بێت ئەیە بێ لەکوێ بێت وەڵی من بزانم ئەو هاشمێ سا لەگەڵ خەجێ ژنیا خەریکی باخەکەیە هەل لەوێ بیکەینەوە لەوە حەزای خەلە و خەرمان و دیوێنەی خۆمان نەکردین کاکە ئەوە عیلاقی بە دووە ڕۆژی مناڵەکانمان تازە ئێمە خۆمان کوێری تازە لە دەستمان چوو زەمانی ئێمە نەبوو بەس خۆ زەمانی ئەوان کات ئەوە چییە کاگاشم ماڵە کامی لەس بۆ سەیدا یاخوا ئەرێ بابەجیان ئەوە تووە کوڵان و مالەوە ئاوگەی باخواتۆ خۆ نازانی ئاوی تو بۆ ژارەسێک باش ڕازەکەی وەڵاهی خەریب و من لەم پشکێ ئەوە تووە بەخێر بێن یاخوا ئەڵێم بۆ نایەشتێکی بکەین ها باشی سەر چاشی وەخۆ نا وەختی چانی بەس تۆ پێم بڵێ بۆ خۆڵەکردێن کۆرە وێرانم بەخوا بۆچی کۆرە خوابم گرێ لەگەڵ خەجیان لە باخاتەکەی خوارەوە بوو هەر بە فکری مناڵی بۆچی کە خاک نازێکم نەکرد بە کونی شارە زەردەواڵە ئەکە لەشکریە دوام کە بەخوا دوانسیانی هەریایەتی بەم داسمتەبەوە زەرداوە ڕەسوولەکان گۆرە ئاسیان سواری هەر لەم چلۆچا بەجێماوە ئەمە جا بۆی ئارۆژێنی خۆ مناڵنی دەیتر وەڵا هەر حیاتی مناڵی پێم خۆش بوو
وەرە ماڵا تۆ دەرلەنگەونە کراوێ ساڵانە 20 دەڵات چوو بێتە ژوورەوە تێتی وەڵا لەو پێشانە تێتی تۆواز بێنە لەگەڵ باخەکەتا چوون کورە باشە خەریکم بەسەوە ئێستا هاتمەوانێ دوایە و حادیسێ وتم تۆ دەستێکی بەم ناوە هێنمەوە مەریە خوا بەخێ بن ئەرێ ئەوە چییە؟ ئیشێکتانەیە وەڵا بۆ لای تۆ هاتوین برا خێر کاکەش لە ڕاستیە ئێمە لەم دیە بەسەو مەکتەبە شکەبی وایە جا ئێوە ئەمرتان بەچیە و با من بیخەمە سەرچاوە وەڵی ئەزانی چی کاگاشم لەگەڵ جەماعەتا کۆبووین و قسەمان لەسەر ئەو مەکتەبە کرد وتمان ئێمە ئەم مەکتەبەمان بۆ ئیهمال کردووە کاکە کورە حەیامانەچێت سەرمان هێنا و سەرمان بر وتمان دەست دەکەین بە دروستکردنەوەی مەکتەبەکە کەسمان دەست نەکەو بە خەیاڵا نەهەو بێ دیوارەکەمان بۆ بکە وەسایەکەمان بۆ بکە تۆ نەبێ ئەمجا کاکە ئێمە بۆ دێ بە دێ و ئەم لاولا بگەڕین بە دوای خەڵکی تراو بە دوای وەسای ترا و تەکلیفی لێکەین و یەم و نایەم و ئێم وتمان کاک هاشم ئیشەکەمان بۆ ئەکا بەڕێکوپێکی و بەخوا برا پیاوێکی پیاوانەیە و دەست نانێت لە ڕوومانە و ئەبێ بێ ئەومان بۆ بکەیت وەرە ئەی بەسەر ئەو چاوانم کاکە جاخۆەوە واژبی سەرشانی هەمومانە نانا بەسەر ئەو چاوانم من یەک دوانێ هەبێ هاریکاری بکە ئیشەکەتان بووەکەم ئەی ڕەحمەت لە باوکی هەر خۆم وتم کاکاشم دەست نانێ بە ڕوومانەوە وەرە برا لێوە هاتی نەموت کاک هاشم دەست نانێ بە ڕوومانەوە بینیتە چیسان وەڵا یەک دانەی تیاما کوورە فریقان تۆ ئاخر خۆ تۆ لاخۆی پیاوێکی دنیا دیدەی زەردەواڵە ئەگەر نەی ئاڕۆژێنی بۆ دوا دەکەوێ برا وە دەواز لەوە بێنن بێ قەزا بنیاخوا ئێساشی تانەیە من بەسەر ئەو چاوانم وەڵا برا من ئەو خێرە وەلەو خێریش نییە ئەمە واجبە بۆ هەمومان بەسەر ئەو چاوانم ئەزانی چۆنە خەڵکم زۆر لێ خڕمەکەنەوە کاکەیجان هەر ئەم چوارەم بەسە ئێمە ناین کۆمەڵێ کوڕ و کاڵی گەنج کوڕکاڵێ بۆ کۆکەن و بەردەسیەکە بکات و تۆش وەسایەکەمان بۆ باشیتر با زۆر نەبێت تااقەتم نییە خەڵکێکم لێ کۆکەنەوە بێن بەرامبەرەمە ئاوا ناوگەڵی وەکو فاقە بکاتەوە سێری بکەوە بە من تااقەت هێشتانم نی ناوە ناکەین بەزانی کەی ڕۆژی جمعە ئەم جمعەیە باشە خەمتان نەبیە وەڵڵا واتان بۆ چاکەمەوانێ ئەزانی شۆرە بەس بیرە نەچی هاشم ژیان ئێمە چاوەڕێی تۆین بە قوربانێ بن کۆرە خۆ بۆ لای پیا هاتو قابیلە بۆ لای خوێڕیدە و میێڕیدا هاتە بن ناوەڵاخوانەی بڕێخۆشەما بۆ بکەیت ئیشیشمان نەکەویتەوە کاری جاریش بەسە دارێ بەسە خۆتان بە هاي بخير بي والله خير يا اخوة بخير بي هاي ترى بخوا ايش جنن بو ولا كامل ولا هي جوارك ايه بو من تيم نوتي دا بيشا ناو باكنواني انجا توزي ابدي وارك ونقرا او شيء يجيب تابكتا بو اوي قرقي كلا سالي بنبي اوي شكاين اوي قرن بو قرتيتو وداخي عمال ابم قلش كواليرا علي بوشي بو دابزي لو كاتو خريك مستاجر كل خريكي تخوا والله يشقات انقنا وتا ديواركم تركردوه ونيا باش ام خاكنا زي من با بين تطور با من برتي ومني بين حاسم كان بين ملا ما توجو عين شو ورقي بوك يس لا بدا كان هين كان بوك وكذا لا ترجع اوتا ازاني شو انا مقدر نبي ام هوديان امر تا يوارا
تەقەی دیێڵە سێرم لە دیوار بەڵام ئیشەکانتان گەنگە ئەم نامۆم بۆ پاکەنەوانێ و ئەو بەردانەی کە ڕووخاوە بێنن لێرا خڕیکەنەوەی نەبێ بە ئەمەیان نەجات بم باشە باوکە باش شەروانەکەی کەوتە خوارەوە عیبە حەیامانەچێ وەرە بەسە وەرە عیبە وەرە بابی ئەوە ڕەش بێ چاکە گورە شەروانەکە بەردبەی بەسەرماڵە ڕۆ گورەکانی چی بێت گورە شەروانەکە کاشم بۆنی چۆنی سیحەتێ خۆش بێژیت ئەرە بەڕاست شتێکم بێزوتیان لە کاتی ئیشکردنا شەروالەکە و لێکەوتۆتە خوارەوەی تر خەڵکەکەش پێکەنیوە هیچ نەبوو کە هیچمەکە منە خوێنە سایە قرتا شەڕواڵەکەش کەوتە خوارەوە شەروالەکە کەوتە خوارەوە کە خۆشە شەروالەکە بکردێنەوە بیبینی خۆشە گورە لەوە خۆشتر هەیە لە قەرەباڵی خێ شەروال و بچڕێ و بکەوێتە خوارەوە برانەڕۆ جافایەکی خۆ لێ نەبوو وەڵای خۆ قرتام وەرە وەرە مەڕۆ بۆم باسکە لە نوکۆ بزانم ئەم حادیسەیە چۆن ڕوویا دەی کام حادیسە ئێ ناڵێ من دوکەرێتی و مرێ شەڕواڵەیەکە بەر بوانێ و کەوتە عەرزەکەوتە ئەمەیە ئەتر ئەمە حادیسەیەکی وشتیشی زۆر خۆشە گورە بابە تۆ من ڕاستە عیبە مردووە مەرێ دەمپانەکەی تەوانێ لە ئێستری چەموشیە پێگەن نەی بۆ چییە ئەبرن نەمێنیە ئەوە چیە بۆ ئاکەی کە خۆشە شەڕواڵەکە بکە جا حیف خۆ من لە کاتی حادیسەکە لێ نەبوو برانەڕۆ ئێوەیەتیخکەرە دەبڕۆ دەی بڕۆ دەبڕۆ بڕۆ شەڕواڵەکە عاشم وەرە دەبڕۆ دەی کردەوە ئەرێ ئەمە چ بەشەریەکە بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر پیاو دەهریە بێ باشە شەڕواڵێک کەوتۆتە خوارەوە ئەم حیلک و ڕێی بۆچیە ئەمرن نەمێنێ ئاوە کاشم گیان چۆنی خۆشی کاکسریجان باشی ئەوە ڕازاڵە شەڕواڵەکە لە کاتی ئیشا لێکەوتۆتە خوار ئەرێ بیا قەزادێم ئای ماڵم نەچێوە وای بە خۆگیان گوشە بێ قەزادێم ئەو ئەوجی کاڵەوەڵا هەرەوە لێڕانی دەوەرە دەوەرە بەخۆ هاشم جان والله ببزم لي راسي وبين لما شابه يا كنت بيرك حايتو لا حول ولا قوة إلا بالله والله خليك أفضل ما تركت آخر معقولة شروالي بكريت أخوال واني أم عشامات أوا قاطر يمكن وبكن بفيلم وبكن بسينما كيف شكل يمكن بجايك رحمة الله باو كنتوس أوني ماليوا أوني ليكي مدروا ده يتربو تازة كورة خوقيناك أبو خو من بواب بيتعقدني وشروالك كوتو أخواله والله يخو مسا قوتو فيه وخوش بيه كلام بلام داخي أوك وشتومي أو قرة كامل نية وكاملة بشرة فما بس كامل نية أماني نقصاني تياه يقول حق ويناي ناقص واحد باشا لا مو كسي زياتر بيه كني ملا عثمان ونالي كله هواب ونالي أما لا يخوي بيعوتي مكردو هات مولا موت بابا من ديواري مكتبكتها مود مزاكا مواني كشي ده مو كسي زياتر بيه كني معقول نية يتر أوان هر أوني لي أسانا أوا بيه كانوا الله يجي دقيناك أو ندامنيش أو نوردي لي مكا بقسم بك ناو خوابين ولا مش خوتي دركا برو سري درو وبدو شتيك ما بو بينه وبخوا هيك ما لما أنا ما أمشتي أنا ما خوا بقور رمق خوا هلي نكري خوا
ئاخە چیمان کردووە ئاخە گوناحمان چییە ماڵی کێمان دزی پیامان کوش چیمان کردو ئاوامان لێکرد دەستی چێشوی ئەستا دەستی چێشوی بڕۆ وەڵڵا من تەواو من شێت بووم بەدە زەمانەوە خەجێ ڕۆژ بە ڕۆژ مەوزوعەکە گەورەتر دەبێت و تێغی مەسەلەکە زیاتر تەشە نەسەر من قەراری خۆم ماوە ئەڕۆم ملەشکێن و ئەمانە بەجێڵم با چاو لە چاوی ئەمانە بێت ئەیە ڕۆ قەراری چی قەراری چی ئەی ببم بەگاڵتە جاڕی مناڵان ئەی ببم بەگاڵتە جاڕی مەلاعیشمان و تێگەی کامیل ناقص و کورە هیوا و عومەرە چەناگە قنچکە و ئەمانە کورەوانە بوو بەفلیمەوانە تو خۆیان سفرن هاشم گیان سەبرت بێ تحملت هەبێ چاکە بێ خۆی لەبیرێتێتەوە وەڵڵە ئەم خەڵکە خۆیان وردە تۆیان هەلەبیر نامێنێ با کێشێکی تر ببێ کێشێکی ببێ ئەتێ شەڕاڵێکی کەس دێتە خوارەوانی لە پێم تۆرە چۆن لە بیریان نەچێتەوە ئەو ڕۆژە تۆ بە من و لە بیریان چێتەوە مەوزوعەکە زیاتر گەورە بووە با بەجیان من تێ ناگەم ئێستا ئەم شەڕواڵە بۆ بوو بە مەسەلا نادەجیان هاشم باشیت شێخی ئەو کەرە بۆ بەسەرەوە لەویا وەرە با دووسێ قسە بکەین بەخێ بە یاخۆدای کرد خۆرە دەبوو ئەسەدا تۆش هەرچە دەبڕە دەی وەرە وەربی بەسەرەوە وەرە لەوەرە تۆ بۆ عاسی بووی بزانە کەرەکەش بە قسە و ناقا ماڵێ بە قوڕنەگیەوە خواو لە خۆ کردووە وەرە بێنە بێنە با بۆ بەسەوە بێنە هاشم چی هەڵی کردی بەڕاست ئەرە وەڵا نادرجان زۆر بێتاقەت بۆ قەرارم ماوە ئیتر ئێرە بەجێ بێڵم و نەگەڕێمە ئەزانی هاشم زۆر غەڵەتی تۆ ماڵێ بە قوڕنەگیە یعنی بەڕاستی ئەو شتەوا نەبوو یعنی تۆ بچوو بوو بەس بەڕاستی تۆ خۆ گەورە کرد وەرە خوا مەرگ من چیم گەورە کردووە بۆ خاتی خوا بۆ خاتی پێغەمبەر بیللا تەڵڵا وان نییە وەڵڵا خەڵکەکە واز نایەنە خەڵکەکە سەرەکە لەسەرم خەڵکەکە شێتیان کردو من بۆ گەورەیەکەم وەرە دەوایە دەڕەنگە خەڵک سوبعەتی لەگەڵا بکات دووەمین دوای دوو ڕۆژ سێ ڕۆژ خەڵک بیریەچەوە با بە خۆشتەکەوە نییە تۆ ئیتر کردوتە بە ئەمدا من وام لێ هاتمە دەعایبەت خوا هاشم کورە ناژیان من کوا گەورم کردو بە قوربانی چاوە بم کورە خەڵکەکە وازم لێ نایەن سەریان کردوتە سەر موشیەتمەکەن ئیتر من بۆ گەورەیەکەم کورە عیبە هاشم خەڵک دوو ڕۆیتر بیریەچەوە و تەواو تۆ شتەکە وا لە خۆ کرد ئێرە بەزێر و عیب ناکەی بۆ تۆ کورە ناژیان بە قوربانێ بم خۆ باسی چیەکەی خەڵک چۆنە شتانەی لەبیر دەچێتەوە خەڵک شتی بێ معنای لەبیر ناچێتەوە بەڵام تۆ سەیری کە ئەو هەموو دەربەدەری و نەکبەتی و ماڵ وێرانی و کوشت و کوشتار و خوێن ڕشت و نەهامەتیەی لەبیر جوانێ ئەم شەڕواڵەی من بوو بە خێری چاوەش و نەبرایەوە ئێستا یعنی جەنابێ ئەم خاک و وڵاتە بەجێری لەسەر شەڕواڵێک مردومرێ لەخوا بەزیابێت تۆجێ خانوودەیە مڵک و ماڵێکی زۆرتان هەیە ئەچی بۆ کوێ هاشم بێ عەقڵی مەکە ئەڕۆمی تر چم بۆ شوێنێ پێ باشە بڵێ ئەچم بۆ شوێنە کورە کاکە دە ئیتر دەوازم لێ بێنە نار سەر شوێنەکە دەبێ سەری بیۆنیم دە پێم بڵێ دەی باشە ئاخر ئەگەر پێ بڵم لای کەس قسە ناکەم وەرە بۆ قسانە چییە چۆن باس یەکەم ناجیان تۆرە ئەچم بۆ گوندی دۆڵە بەڕ بۆ کوێ گوندی دۆڵە بەڕ ئەجا بۆ ناچی بۆ ناو مانگ نزیکترە بە قسەم بکە باشە مردومرێت تۆ عەقڵی هەیە یعنی بۆ شوێنە دوورە هەڵبژاردووە کاکە ژیان هەتا دوور بێ بۆ من باشترە بە قوربانێ بم ناژیان نەجاتمە بێت لەو خەڵکە چاوم لە چاویان و نەبێت ئەوە گوندی باپیرەی دایکم و دوای ئەوەش قەوم و کەسم هەمووی لەوێ و یان دۆزمەوانێ و سەرەنێ بەسەر یەکتێ تیکێنانە بێ بیخۆی دەی باشە عەلا کولی ئەگەر مەجالم هەبوو سەری لێم جارجارە و پێ لێو نابڕم باشە قوربانە ناژیان خوافیزی بێ خوافیستان بێ خوافیستان بێ ئەم خاکە بەجێڵێ بێعەقڵ ئەم خاکە چۆن ئەبێ بەجێ بێڵی ئەم پەینە نیە ئەم پەینە نیعمەتە دەبڕۆ بۆ خۆ هەر لە کەرێتیا بژی یاخوا بەخێر بێ نادر ئەم ناوە ڕوو ناکردەوە بۆ خۆیان زۆرم بیرەکرد ئەیدادە گوڵچین و ئەوان چۆنن تخوا ئەو دەرودراوسیانەوە زەیان باشن بەخوای تر ئەوە گوڵچینیش ئەم شەکرێ لێ یاوە ئەیتر خۆ نییە
وێران یەکا زۆر جا شەکرەکەی ئەفرێ ئەنجا نەکبەت یەکەشی ئەوەیە شەکرێتی کەچی حەزی لە حەوایە ئەمە ڕاستە حەزی لە خورما و ڕۆنە ئەم نەخۆشیە لە کەس نابێتەوانە ئەوە ئێمەش دراوسەیەکمان هەیە هەر لای ماڵی مامیاسینەوە ئەوە ئەمەی برینی کتێ بوو ئیتر هەر لە خۆ برینەکەش دەچی و بەردێکیان پیا ماڵ دەی ئەمە چەند دەرزیەکی گزازیان لێیە و حەز عیلاجی نەبوو ڕۆژ بە ڕۆژ ئەمە بەرزە بووانێ و ئیتر ئەو گوانی مەڕە لێ کردۆ بەوەرهەم باڵێ باڵێ هەسە نادر هاتووە بڕۆ ئیتر نییە چ ساس هەڵماسی ئاخدا من میوانیم من میوان کۆرە هەر میوان وا سەلامۆ بیدا بڕۆدەی دا بڕۆ وەڵی هاشم گیان ئەوە من لەبەردا دەخەجێ قسەم نەکردوتم با ئەو زەختی هێوە خەفەتی پێ نەخۆ دەسێ خۆش بێ دەسێ خۆش بێ ئەرە وەڵا تۆ زێشتیژەکە بە واهیمە هاشم گیان لە دوای ئەو حادیسەیەوە ژیانی تیانەما ئەوەی شەرواڵەکەی تۆ ئەزانی چیە قەناعەت کە ئەو حادیسەیەوە ئازانم بەسەر خۆمە هاتووە ئەی کاکە من و تۆ ڕەفیقین وایەوەنی ئەمەنەی بەو حادیسەی تۆ تێکچووم ئەوەنەی بەو حادیسەی تۆ تێکچووم هەرم بەپرسە ئەرێدە باشە بێ قەزابێت تۆ واز لەو حادیسەی من بێنە ئێ بچۆ ناو کاکە گیان وەڵا کاکە ئیتر هەر و دوای حادیسەی ئێوە حەمە ڕەشی بەک ئاوی لەو ماڵانە بڕی لە ئەرزوو ئاوی ئەو خەڵقە ئەمە بۆ ئەمە بە بیانووی ئەوەی گوایە وتی ئەم ئاوە لە ناو زەویەکەی منایە ئێوتی بەس بەشی زەویەکانی لەو زەویانە بڕی زەوی لە زەویزار ئێمە بڕی و بۆ خۆی ئەوانەی ئێمە هەمووی وشکی کرد ئایتر ئای نەتیجە ئەی تۆ پێم بڵێ باشە کەس نەهاتە جواب کەس قسەی نەکرد ئیتر قسەیە لەم و قسەیە لەو ژنێوە لەم و ژنێوە لە وەڵا بوو بە شەڕەتەق ناوەڵ باڵێ ئێتر کوڕەکانی مامسایی چواریان لەوەی ماڵی حەمەڕەشی بەک کوشت ئەوانیش پیاوێکیان لێ کوژە نەتیجە ئێماری حەمەڕەشی بەگیش ئەوەتیان هەیە ئێکاکە تاپریان هەیە و ماینیان هەیە و بادیان هەیە و بادی چی ئەوەی کە چۆ لە کەوشتی پێ کوژ وەڵا کاکە هەر وازیان نێنە ڕۆژێ مناڵێکی کوڕەکەی کاکسمایی لە ئەسێرە کاخنکا بوو ئیتر ئەوانیش وتیان ئێوە دەست بگرن نازان ئیتر وەرحاڵ باوەڕیان ناکرد بەس پێم وابێ دەستی مالی حەمەڕەشی بەگی تیا بوو ئیتر نەش بێ بە بوختان بەس هەر ئەوانیش بوو ئەی تۆ باشە تۆ پێم بڵێ هین خۆشوەخا گەورەی ئاواییە ئەی ئەو بۆ نەهاتە ژوا بۆ قسەیەشی نەکرد وەرە هاشم گیان خۆ دەزانی کوێخا پیر بوو بوو توانای نەمابوو ئەوە بوو هەتا وەفاتیشی کرد دوایی حەمەی برازای چۆ شوێنەکەی جا باشە حەمەی کۆڵە دەزی نەمانەی کە ئێستا باشە شوێن بوو بە چۆخا و خەڵکی ئەوای چۆر ڕێگەیانە ئەو پێ بەچۆ وەڵای تر چوزای تر کەسی واشی یاو نەبووتیان بە ئەم دزەدانین بیکەن بە کۆخە هاشم گیان خۆ دەزانی من و تۆ براییەک ئەلحەمدولیلا وایە زۆریشم خۆشوی بەس حەڵالیشمان لێ بەخوا باوکی تۆ لەگەڵ باوکی منیشە هەروە کاسە دراوسەیەتیان هەبووە وایە ئەوانی ئەنجا ئینسان هەموو کار لی ناقەومی ئەو زەمان ئەی وایەتر خۆشەویستی هەبوو ئەو ڕەحمە ڕۆی تەواو ئەنجا گوێ بگرە شتێکم بۆی نەبێ لەم قبول نادر گوێ بگرە بەو چاوانەی بەلا ئیلای لەڵا هەتا مای من نبینی مەرحەباش بەو خۆیان نادر لێرەم نۆز ئەم باشە و پەک نەخوا من نانم پەکەی کەوتووە بەخوا مامە و ڕەحمانیش بۆی هێنا گوێ بگرە بەخوا ئاخر ئەمەی برای خۆ توخوا زەبم بە برایەتیمان حەز ڕجاولی ئەزانی چی ڕەنگەمی ڕۆژێک هەیە بەخوا لەخوا بەزیابی یاخوا بەس دەرد و بەڵامان نەبێ ئەنگینە ئەوە چیە ئێمە برای یەکتی تۆ ڕۆژێکە بۆ منەکەی خۆت کۆرە من پێڵاو دەخەمە سەر و سەر چاوم بەخوا پەک نەکەوتووە کۆرە عیبە ئەو قسانە چییە ڕۆژێ منیش پەخمەکەی ڕۆژێ لە تۆی ڕۆژێ تۆ ڕۆژی ئەوە ڕووی ئەوە ڕشکا ئێمەی خسام ئێمە ئەوە دوور خست ئەوە نەم خەفەر لێ خواردن یارەبی خواتێکینەیە یارەبی ماڵتان ئاوا بێ قەناعەتکە لەو حادیسەوە لە دوای ئەوە ئەشەدوو من ئیسراحەتم کردووە کام حادیس ئەش ئەوەی شڕواڵەکەی ئەرێدا من نەبڕایەوە بێ قەزابی خۆتوە لە بێگانەکە خراپی دەیتر گوێی مەیێرە گوێی مەیێرە حەزمە کرد نەڕۆشتەوە کەس هیچ عیبی تری نەبوو بەس ئەمە ئێمە نەبێ بەڵێ ئیتر ئەڵێیان بە هەڵا کردیان بە هەڵا قەدیەمان ئەمە نەبڕایەوە خۆش بێ باشە تۆ بۆ ئەڕۆیتەوە ئەزانی چۆنە هاشم گیان کاتی ئیش و کارە کاتی زەرعاتە کاتی مێوە ئەبێت چوالە بتەکێنین ئیتر ئەمانە
لەبەرەوە ئەنجا گوڵچی نیش تەواو لێ خۆ دەزانی ئەو شەکرێ هەیە بەخۆ هەموو جارێ لێ ئەیە ئیتر ئەی ئێسا بمرێ و ئای تۆزێکی تر لەبەر ئەوە حەزمە کرد بەس ئەبێ بڕۆ یەخوا خۆش خایبدا بەو خوایە ئەوە نەمان پێ خۆشە لێرە بی یەکمانی تر لێرە بی ئێمە هەر دڵمان پێتەکرێتەوە لێت بێزار نابی بەخوا دادەخەژیان وەکو باسم کرد کاتی ئیش و کارە ئیتر کاتی مێوە و ئیتر ئەبێ ماوەیەکە چوارەکە پیر وی تر بێ بیتەکێنین و ئیتر چوزانم ئەی تۆ کەیەیتەوە کورە واز لە من بێنە نادر وەڵی من هەر لە نیەتمان نییە بگەڕێمەوانێ نابێ کاکە وەرە ئەو خەڵقە ئاشکەرەوە و منش ئەزانی چییە دیوارێکم هەیە کە ئاوا تفەنگی سەیری ناکەی چۆنەها لەسەری ئەو سە بڵین چۆن ئاوا تۆزێ خوارە سەیریکە وەرە و ئەو خەڵقە ئاشکەرەوە و گردنی خۆتیان پێ ئازاکە و با بە ناڵم عزور خوایی بۆ کەس بێنەرەوە ئەو دیوارش بۆ من چاکە واز لە من بێنە بیللا تەڵا ئەسڵەن حەد نایەمەوانێ وادە من دەردی دیوارە بە پشتی منەوە بەهۆی دیوارەوانێ لە ئاو خاک و بێسار و زرعاتی خۆم هەڵکردام وە من هەر لەدا خەوازمە و ئیشە ژێناوە نادڕژاوێکە دەتووڕەمە بەدیسان کاک نادریان وازی لێ بێنە واز بێنە تخوا برینمان مەکولێنەوە خوای گەورە لیان قبول مەکە ئێمەیان دەربەدەر کرد ئەخر ئەکرێ ئێوە هەر دایم ئاوارە بن کورە بابەجیان تۆ ئەزانی چیان بە من کرد ئەو خەڵکە نازانم مەسەلەی ئەم شەڕواڵە بوو بە مەوزوعێکی گەورە ئەسڵە منیان کرد بە پانگ ئەو خەڵکە نازان بۆ ناچێ بە دوای عیبی خۆیان بگەڕێت ئێستا ئەزانی چۆنە کاگاشم ئەوەنەی خەڵق بە دوای عیبی خەڵقەوەی عیبەکانی خۆیان چاکەن باشتر نییە ئێستا من ئەوە نازانم وعدێکم بەرێک کەیەیتەوە ئەزانی کە یەمەوە هەتاوەکو ئەو خەڵکەی لەوێ ئەو مەوزوعیان کردبوو بە باس و خواست هەمووی تەفروتونا نەبێت سەر ناکەمەوە بەوێ تێگەی با ئەو مەسلەیان لەبی بچێتەوە ئەنجام بنێمەوە دەیتر ئاوایە بە ساقەو بم لەبەر ئەوە ئەزایی یا ئەبێ جۆی نەیت یا بێ قەت نەیتەوە لای بە منی زۆر پەلەمە بەخوا هەمیش بۆم ناخورێ دادەخەژێ بەخوا ئەزانی چییە تەبیعەتم نایبە یاخوا سەلامە و بی یاخوا بێوەی بی بەخوا حەزمە کرد بەخوا ڕازەکەی بەخوا ئیشەڵا دادەخەجێ لەگەڵ گوڵچی نایین بۆ خۆمان دە 15 ڕۆژ لێرابی یاخوانجا کوا بەخێر بن یاخوا سەلامە هەر لێرەوە تا یاڕەبی 1000 ماڵیتی لێ بکەوێتەوە خێر بێ بانچاوەکەم ئەها ماشەڵا پوش زۆرە ئەمساڵ وریابن بە شوێنێ گر بگرێ هەر ئین نابێ بە قوربانێ بە ساقەو بم خوا حەویز دادەخەجێکیان خوا مێ عەزێر داکەن بە قوربانێ داخل عەزێر دەکەن دوای ئەوەی خێڵی میرزا فەرەج لەسەر باخانارەکەی سەرو لەگەڵ ماڵی حەمەبۆر بوو بە شەڕیان حەمەبۆر لەسەر ئەو مەسەلەیە شەوێک ئاگری بەرە هەموو باخ و بێسانەکانی خێڵی میرزا فەرەج ئەی خوا دەوامی نەیە بۆ خاتری پێغەمبەر ئەرێ ئەم پیا هەڵپژانە هەتاکەی ئەڵێ بەو هۆیە شەو مناڵێکی ماڵی میرزا فەرەج مرد ئای باوکە ئەوانیش بۆ تۆڵەسەنەوە هەڵیان کوتایە سەر ماڵی حەمەبۆر و حەمەبۆریان کوشت بەوە شەو نەوەستاون چوون هەرچی دار هەنارەکانی سەر و ئاواییە کە ئی ماڵی حەمەبۆر بوون هەموو دارەکانیان بڕیوەتەوە ئیترەوە هەواڵی ناو گوندەکەمانە منیش ئەگەر بۆم بکرێ ئەم پاییزەیان بۆلاتان ئەمە لە شتی تریشون دەوازی لێ بێنە با تەواوی کە بزانین چیەڵێ ئیچی ئەڵێ زۆرە بیا خۆشە گوێورە و خەبەرە ناخۆشانە بیا مۆی تاق و توەق و کوشتار و پیاکەڵ پژانە ئەی شوێرایە بدایە بۆ هەوایە خوا ڕۆڵە هەوایە بەو باخ و بێسان و دار هەنارانەوە جوان بوو ئەوانیشان تەفروت و ناکەس ئەی هاوار بەڵاڵم خوای گەورە بۆ ئاقڵێ لەم خەڵکە سەنوەتەوە
ماندوو نەبی ئەی یاخوا بە خێر بێ باشی بە قوربانە بم سەرچاو ئەوە قەزا لە ماڵم پرسیارێکم هەبوو تۆش ئەمرکە ئەڵێم باوانەکەم نازانی دەی گوڵە ڕیحانە لە شوێوەیە ناوەڵا شتیوام نەبیستووە چۆن بە قوربانە بم دێ زۆر خۆشە و چەب و باخ و دار هەنار و ئانە لا خواروەکەیەوە لە بەری ئەو بەریەوە کانی و ئاوێشی جوان و گەورەی لێیە جاوەکەی و ناوەی هەیە ئەوە پێڵێن دەی شەرواڵەکەی هاشم دەی شەرواڵەکەی هاشم هەر لە پشت ئەو گردەوەیە بڕۆ پشت ئەو گردە و باتە سەر دەی شەرواڵەکەی هاشم هەچە باپیس بێ باپیس بێ ماندوو نەبی بە قوربان ئەوەرە باوانەکەی فەرموو مامەجان بەخێر بێ یاخوا خەزا لە باپیرەکەم باشی بەخێر بێ یاخوا سەر چاوەکەم باوانی باوکم ئەرێ ئێرە ماڵی ناور نییە وەڵام مامەجان مام نایر تۆ خۆش وەختی خۆی ئەمە ماڵی ئەو بوو با دوای خۆشی ماڵ و مناڵەکەی چون بۆ شار و لێرە نەمان ئارە وەڵام مامەجان دەفەرمی ئیسراحەتێکت خوا ناربت ئارە وەڵا دەمێکم بردو خوا ئەفریقایان ڕەبی دەفەرمت خوا ئیسراحەتێکە قەینا شوێنایی هاوکەکەم خوا یاخوا بەخێر بێ سەرە و چاوانم خوا حافیزێ بێ ئیتر من هەر لە داڵغەی ئەوام ئەڵێن پیاوێ بەناو ئاواییە ئەگەڕێ ماڵ بە ماڵ پرسیاری ماڵی مامناورەکە نازانم چیەیە دە منیش بیستم برا بیستم ئەو ئەگەڕێ بە شوێن ماڵ ناورا بەڵام من وا بزانم ئەو هاشمەیە کە شەرواڵەکەی لە پێداکەنرا وەرە بەخوا فەقیرە لەوانەیە نەیزانبێ و مام نادرا عەمری خوای کردووە تازە ئەحواڵێ پرسیە داماوە چا بڵێ ئەو هاشمە بێ مانوو نەبن ئای بەخێر بێ خێر بێ کاک باشم باوکەکە قەزاتان لە ماڵەکەم ئەوە جاران چاخانەیە هەبوو لە ئاواییە خەڵکی ئیسراحەتی تیا کرد وەتە چۆ چاخانە کۆنەکە ئەڵێ خاڵۆی جان وڵا چاخانە کۆنەکە ئەمە جێگەکەیەتی هاوەتا نەماوە ئیسراحەتی چی وشتی چی ئیتر ئەوە هەر لەو ساڵەی کە هاشم شەواڵەکەی لە پێداکەن ئیتر ئەو چاخانەیەش نەما بخۆی ئەوە ڕووخا بوو بە کەلاوە ئەو ساڵە ئیتر ساڵێکە لە شەواڵەکەی لە پێکە داکردراوە هاشم ئەو ساڵی تر چاخانەکە نەماوە باشە تو خوا ئێوە بەشەرن تو خواتی ئێوە ئیسانن تو خوا ئێوە حورمەتان تایە بۆ تو خوا ئاخر ئێوە عەیب ناکەن شەرواڵەکەی هاشم بوو بە چی بوو بە ڕەجی گوری و لە هاشم نەبووەوە ئەرێ ئێوە عەیب ناکەن ئەم شەرواڵەی هاشمتان کردووە بە بدێشتە خۆشەی سەر زمانتان کورە عەیبە بۆ ئێوە دارزیێن داوەشێن کورە بۆ خاتری خوا ئەم هەموو قات و قڕی و نەکبەتی و نەهامەتی و کوشتار و شەڕ و شۆڕ و دەستە و یەخە و ئەم بەزم و ڕەزمە و ڕەسووتانن و پاوە سووتانن ئەمە هەر نەبرایەوە ئیلا ئەم شەرواڵەی هاشم نەبێ هەموو شتێک لەبیر چۆ شەرواڵەکەی هاشم لەبیر ناچۆوە شەرواڵەکەی هاشم بوو بە خوێنی سیاوەش شەرواڵەکەی هاشم بوو بە نازانم چی کسکورە دارزیان تو خوا ئاخر خۆ تۆ بۆ نەسیحەتیان ناکەی کورە بابە بۆ خاتری خوا خۆ تۆ سەرسپیە کورە ئەیاوار شەرواڵەکەی هاشم بوو بە چی هەیاوار من چەند ساڵە دوورم لەم مەملەکەتە ئەم شەرواڵەی هاشم لەبیر نەچۆوە ئەم شەرواڵەی هاشم بوو بە ئەفسانە ئەم شەرواڵەی هاشم بوو بە چیرۆک ئەم شەرواڵەی هاشم بوو بە نەکبەتی کورە دەبەدەن تاکردم تێمان گەێنە بۆچی وا خۆتی سەخڵەت کردوە و ئاوادی فعلم شەرواڵەی هاشمەکەی وەرە خوا بیا بە ناوی دەم تا و ڕاستن نەکاتەوانێ من خۆم هاشمم